دەی 2022 کۆمەڵی زانستە سیاسیەکان بە باشی زانی سیمینارە ناوخۆیەکانی برەو پێبداتەوە. بە سوپاسەوە ئەمڕۆ بەڕێز کاکسیمان هەمەڕەشید لەژێر ناونیشانی گفتوگۆیەک دەربارەی تیۆری ڕیالیزم بێدۆزی واقعی لە پەیوەندی نێودەوڵەتەکان تیشکی ئەخاتە سەر و دواتر کتێبێکی بەڕێزان دکتۆر ئەنۆر و هاوڵەکانی هەیە کە کراوە بە کوردی، خوێندنەوەیەکی وەگەڵێ سەرپێیانە یاخود خێرایانە بە نێو کتێبەکە و بەستنەوەی بەوەی کە بێدۆزی واقعی چۆن ئەڕوانێتە پەیوەندی نێودەوڵەتەکان لە ئێستانەوە دۆخی ئێستەی دنیا بە پێوانەی بێدۆزی یا تیۆری ڕیالیزم ئایا چۆن بەڕێوە ئەچێ و ئێستا ئاستی پەیوەندیەکان بە چی شێوازێتە وەکو معیارێک خوێندنەوەیەک بۆ پەیوەندی نێودەوڵەتەکانی شەکات. بەخێر بێن، ئێوەش بەخێر بێن سەرچاو. ئێستا بوار بە مامۆستا سیبان ئەدەین کە بەڕێزیان دەرچووی کۆلیژی زانستە سیاسیەکانە و توێژەرە و نووسەری بابەتە سیاسیەکان و چەندین بابەتی لە ڕۆژنامە و گۆڤارەکانە بڵاو بووەتەوە. فەرموو کاکسیبان. زۆر سپاس. بەخێر بێن سەرچاو. خۆشحاڵم بەداخەوە پێمان خۆش بوو برادەری زۆرتر ئامادە بووە بۆ ئەم سیمینار و بۆ ئەم گۆڕانە. بەڕاستی چکە بابەتەکان بابەتێکی گرنگە و بابەتێکی ئانیشە و هەم بابەتێکی فکری و فەلسەفیشە. بەخێر بێ سەرچاو. من نەهاتوم وەکو تەنها خۆم لێرە شتەکەم هاتووم بێکە و گفتوگۆیەکی هاوڕێیانە بکەین لەسەر بابەتێک کە پەیوەندی بە ژیانی سیاسی جیهان و ناوچەکە و هەموو ژیانی سیاسی هەمومانەوە هەیە. ڕاستیدا ئێستا خۆتان دەزانن هەموو لایەکمان دەزانین جیهان لەبەردەم ئاڵنگارێکی ئەجگار گەورەدایە. ئەویش کە دەبینین جیهان ڕوبەڕووی شەڕ و کوشتار و ململانەی سیاسی گەورە گەورە بۆتەوە لەلایەک شەڕی رووسیا و لەلایەک شەڕی رووسیا و ئۆکرانیا و لەلایەکتری ململانەی ناکۆکەی نێوان ئەمریکا و سین و لەلایەکتریشەوە ناکۆکی و گژی و ئاڵۆزی ناوچەکەی ئێمەی گردووەتەوە وتەنیوە کە بەڕاستی پێویستە هەموو ئەو کەسانی کە لە بواری زانستە سیاسیەکانی ژەکەن و کەسانی کە چاودێری سیاسی ئەو لە ئەو کەسانی کە لە بواری سیاسەتە ئەنووسن ینی زیاتر برەو بە ئەم بابەتانە بدەنەوە تەرکیز بخەنە سەر ئەم بابەتانە. من لێرەدا لەسەر دوو بابەت قسە دەکەم. دوو بەشێکە ئەوەیە کە لەسەر بەگشتی لەسەر تیۆری ریالیزم لە پەیوەندی نێودەوڵەتەکاندا تەوزیحاتێکتان بۆ دەم چەند دەقەیەک قسە دەکەم. بەشی دووەم تەرخان دەکەم بۆ باسکردن لەسەر ئەو کتێبەی دکتۆر ئەنۆر کە کتێبێکی گرنگە تیۆری ریالیزم لە پەیوەندی نێودەوڵەتەکاندا کە کتێبەکە کراوە بە کوردی لەلایەن دوو کەسی شارەزاوە، دوو مامۆستای شارەزاوە. ئێمە دەبێ بزانین بۆ ئێمە ئەم بابەتە گرنگ و بایەخەوەی ئێمە ئایا تەنها تیۆری ریالیزممانەیە بۆ خوێندنەوەی دۆخی سیاسی و ئابووری کۆمەڵاتێک هەن یان چەند تیۆرێکی تیشمانەیە یان کامیان ئەم تیۆرێک کامیان گرنگتر لە تیۆری ریالیزم؟ ئایا تیۆری ریالیزم بۆ ئێستای جیهان و بۆ ئێستای ئەم ئاڵنگاری کێشانی ئێستا دەتوانین ئێمە پشتی بێبەستین بۆ خوێندنەوە و پێشبینی کردوون لەگدانەوەی بابەتەکان؟ لە ڕاستیە تا ئەم ساتە وەختە ینی ئێمە تیۆری لیبرالیزمانەیە، تیۆری ئایدیالیزمیمانەیە، تیۆری بڵین قوتابخانەی ئینگلیزیمان هەیە، کۆمەڵێک تیۆریمان هەن کە ئێستا لێرە ناکرێت بە تەفاسیلی و بە دوورودێژی باسی بکەین. ئەمە ئەم جۆرە بابەتانە بەڕاستی لە ڕاستی پێویستی بۆ یەکەت کۆڕ و سیمینار و چەندی بابەتی تری لەسەر بۆ گوترێ و لە هەموو ناوەندە سیاسیەکان و لە هەموو ناوەندە ئەکادیمیەکان کاری لەسەر بکرێت کە بەداخەوە لە کوردستاندا حەز دەکەین هیچ شتێک لەسەر ئەساسی ئەوەی کە بڵێن بە شێوەیەکی عەقلانی وا بە شێوەیەکی زانستیانە کاری لەسەر بکرێت لەسەر ناکرێت. ئەوەی لە کوردستانە دەبینی سیاسەت کە پێشترش باسمان کرد لەگەڵ هاوڕێجەبان و لەگەڵ بەڕێستانە ئەوەی کە بێماناکەەوە لە وڵاتەیە سیاسەتە. بەرئەنجامی چیە؟ لە بەرئەنجامی ئەوەیە کە تا ئێمە بە مەزاج وا لەسەر بەرژەوەندی شەخسی و بنەماڵە و ئایلە و ئەوانە تەحەکوم بە سیاست و یعنی بڕیاری سیاسی دێن کاری سیاسی و ڕێکخراوی دەکەین. بۆیە دەبینین ئێستا کایەکانی لە بڵێن فەزای سیاسی لە کوردستاندا فەزایەکی زۆر زۆر ینی بێتام و بێچێژە لە کوردستانە وای کردووە نەک بێتی ینی ئەمە عکس بۆتەوە بۆتە ینی کێشەی قورس و فەن کێشێکی قورسی گیرانی
لەسەر بەخێر لەسەر دۆخی سیاسی هەرێمی کوردستان دروست کردووە و سیاست بۆتە ئامرازێکی مەترسیدار لەسەر ژیانی خەڵک و گوزەرانی خەڵک. لێرەدا من نامێت زۆر تەفاسی بۆشتانم بەس هاتووم لێرەدا پوختەیەک لە بڵێن تیۆری لیبرالیزم وەکو باسم پێشتر باسم چەکرێبازێکی تر و چەند قوتابخانەی کرێ بەس من لێرە بە کورتی باز لە لیبرالیزم دەکەین. زانین لیبرالی ریالیزم چەند شێوەیە؟ ریالیزمی کلاسیکیمانەیە، ریالیزمی کلاسیکی نوێمانەیە، بنیادیمانەیە. ئێمە لێرەدا تەنها پێویستمان بە ریالیزمی کلاسیکیە. ریالیزمی کلاسیکی جەخت لەسەر چی دەکاتەوە؟ ریالیزم خۆ جەخت لەسەر خودی ڕەفتاری ئینسان و ئەنانەتی ئینسان و ئەو ئەنارکە نێودەوڵەتی کە لە جیهاندا هەیە. پێی وایە ئەم ڕێبازە پێی وایە مرۆڤ بە سروشتی خۆی بە سروشت کەسێکی ئەنانی و خۆپەرست و شەڕەنگەز و تەماحکارە و ئەگەر لە ڕوانگەر هاتووە ئەم تیۆرەی گەڵاڵە کردوە. پێناسی با بزانین ریالیزمی پێناسەکەی چییە؟ قوتابخانەیەکە لەسەر ڕەفتاری مرۆڤ لەسەر بەڵێن ئەنارکێتی نێودەوڵەتی ئەم خۆی فۆرمۆڵە کردووە، خۆی فۆرمۆڵە کردو و خۆی بنیاد ناوەتەوە. لە ناو ڕێبازی ریالیزمە چی سەنتەرە؟ با بڵێن چی سەنتەرە؟ دەوڵەت سەنتەرە. دەوڵەت ئاکتەرێکی نێودەوڵەتیە، نەک مەسەلەن ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوە جیهانیەکان و کۆمپانیەکان. دەوڵەت سەنتەرە، دەوڵەت دەورێکی ئەساسی پێدراوە، دەورێکی ئەساسی پێدراوە، جەخت دەکاتەوە لەسەر کۆمەڵێشت. یعنی ریالیزم هێز بەرژەوەندی هێز و ئاسایش ومانەوە. یعنی یەکێک لەو شتانێک کە ریالیزمی لەسەر دامەزراوە لەسەر ئەو خاڵانەیە کە بنیادی لەسەر دراوەوە. سەرچاوەی پاشخانی فکری ریالیزم پەیوەندی بە کۆمەڵێک مفەکیر و فەیلسوفۆی لە مێژوودا. یەکێک لەو فەیلسوفۆ بیرمەندانە فەیلسوفی سیاسی ماکیاڤێلیە کە پێی وایە ماکیاڤێلی پێی وایە دەبێت لە سیاسەتە بۆی دەوڵەتێکی بەهێز بێ، بۆی دەسەڵاتێکی بەهێز بتوانێت لە مەقابلی نارەکانی و دژمنەکانی ڕوبەڕوو بێتەوە. دەوڵەت لە فەوزا ڕزگار بکە دەبێت دەسەڵاتێکی بەهێزە بێ. ئەویش ئەوەیە کە تێزەکەی خۆی لەسەر بنیاد ناوە نووسیوە تێزی میر کە هەموو شپەلانێ بەشێک لە ئێوە بەڕێز خوێنی بێتی یان بیست بێتی. ئەبێ دەسەڵاتێکی بەهێز بێ و نابێ لەو دەسەڵاتە لە سیاسەتکردن لە ملمانی ڕوبەڕوونەکە ئەخلاق و ئاین بێتە پێوەن. ئەخلاق و ئاینی لەو لە سیاسەت و لە حکومڕانی و لە دەسەڵاتە پەیڕەو کردوێت. ئەو تەنها ئامانجی کردوێتە، یعنی پێوەربووی گەشتن بە ئامانجەکان ئامانجی سەرکەوتنەوە کۆنتڕۆڵکردنی کۆمەلگا بێ و سەرکەوتن و مانەوە بێت. یەکێک لە فەیلسوفەکان تر جامبۆدانە کە لە فەڕەنسا بۆ ئەو کاتێک کە جامبۆدان ئەم تیۆری داڕشتوە، تیۆری سەروەری. فەڕەنسا یەکێک لە ئیمپراتۆریەتە بەهێزەکان و دەسەڵاتێکی بەهێزیە. بۆی ئەو دەسەڵات و بەهێز و هەژمونەی خۆی بپارێزە هات جارێکی تیۆرێکی داڕشتەوە لەسەر تیۆری سەروەری سیادا. چۆن بتوانین ئەم سەروەری لە پاشا دابینێتەوە، لە میر دابینێتەوە؟ پێی وایە دەبێت پاشا خاوەنی سەروەر بێ، خاوەنی دەسەڵاتێکی بەهێز بێ و بتوانێت ڕوبەڕووی هەموو ئەو مەترسیانە بێتەوە کە پێوێت لە هەژمونی فەڕەنسیەکان کەوکاتەوە. بیربەندێکی ترمان هەیە هۆبس. ئەوە ئەزانین هۆبس یەکێکە لەو فەیلسوفانەی کە لەسەر ئەساسی سایکۆلۆژیای لەسەر ئەساسی خودی مرۆڤ هاتووە بڵێن بنیادی فەلسەفەکەی یانی بیر و باوەڕەکەی خۆی کردو. ئەویش پێی وایە مرۆڤ لە دۆخی سروشتیە دڕندەیە، ئەنانیە، خۆپەرستە، چاوچنۆکە، تەماحکارە. هاتووە بۆ ئەوەی کۆنتڕۆڵی ئەو دۆخی سروشتی بکە، هاتووە یان دۆخی سروشتی بگوازێتەوە بۆ دۆخێکی منەظەمتر و لە چوارچێوەی دەوڵەت و دەسەڵاتێکی بێزابێ. ئەبێ تاکەکانی کۆمەلگا و بەشتی گواز لە هەموو وافەکانی خۆیان بێنن بۆ دەسەڵاتی بۆ پاشا کە پاشایەکی بەهێزە بێ بتوانێت کۆنتڕۆڵی کۆمەلگا و دەوڵەتێکی بەهێز و حکومڕانێکی بەهێز بنیاد بنێت. کە ئێمە کتێبێکی بەناوبانگەیە بە ناوی ئەژدیهاوە کە تەرجەمەش کراوە بۆ سەرزمانی کوردی. دەتوانین جەنابیشتان ئەگەر خوێندوتانەوە دەستان خۆش بێ گەنەشتان خوێندووە دەتوانین ئەو کتێبە پیا بکەنەوە، دەتوانین سوودی لێ ببینن. فەیلسوفێکی تریشمانەیە بیربەندێکی سیاسی مفەکرێکی گەورەیە کە کاریگەرترین فەیلسوفی سەدەی 20 و 19 بووە، مارکس. کارل مارکس کە لەسەر ئەساسی
دیکتاتۆریەتی پرۆلتاری هاتووە جارێکتر ینی فۆرمەڵەی بیرباوەڕی خۆی کردێتەوە پێی وا بووە جیهان دەبێت بۆی لە فەوزا و لە نەعەدالەتی و لە چەوسانەوە ڕزگاری بێت و دەوڵەتێکی بەهێز وە دەوڵەتێکی نیوەتەوەی بەهێز دەبێت دەبێت دیکتاتۆریەتی پرۆلتاری لەسەر بکات بۆیە ئەم فەیلسوفانە کە ئیشان سەر کردەوە ڕیالیزم لەوە هەڵهێنجا و سوودی دەبینەوە تیۆرەکە لەبووی بابڵین لەبووی مێژووە و کە تیۆریزە کراوە ینی کە بۆتە تیۆرە و کە بۆتە بڵێ پیردۆزی بڵین بە ڕسمی کە لە ناو ناوەندەکانی خوێندن و ناوەندە سیاسی و ئەکادیمیەکان بۆتە میتۆد و کاری لەسەر کراوە دەگەڕێتەوە بۆ سەرەتای جەنگی جیهانی دووەم ساڵی 1939 لەو کاتەوە ئەو تیۆرە سەری هەڵداوە کە لەسەر دەستی ئیدوارد هالتەرکارە کە ڕخنەی لەسەر ڕخنەی ئایدیالیستەکان دروست بووە ریالیزم دابەش بووە بەسەر دوو بەشە دەوڵەتە ئەو دەوڵەتانەی کە بوونیانەیە لەگەڵ ئەو دەوڵەتانەی کە نەبوونیانەیە بوون چییە؟ ئەو دەوڵەتانەی کە خاوەنی سەرەت و سامانێکی زۆرن دانوێت بە هەر شێوەیەک بە پارێزگاری لەمانەوەی خوار بکەن لەو سەرەت و سامانەی خوان ئەو دەوڵەتانەی کە نەبوونن دانەوێت لە ڕێگای ئەم تیۆرەوە جارێکتر هەژمونی خوان بەسەر دەوڵەتانی لە ڕێگای داویکاریەوە بێت لە ڕێگای هەڕەشەی سیاسیەوە بێت لە ڕێگای ئەو شتانەی کە لە سیاسەتی دەرەکیدا پێڕۆ دەکرێت ڕەنگاوەکانی بدرێت دەیانەوێت لەو ڕێگایە بوونەکانیش ببن بە خاوەنی سەرەت و سامان بۆی بەردەوام لە بەرامبەر دەوڵەتانی ئەوانەی کە لەبنانێدان ئەوانەی لە ناکۆکیدان بەهێزی بمێنەوە و خۆیان بپارێزن لە لاوازی و لە هەژمونی دەوڵەتانی دیکە بوونەکان پەیوەستن بە یاسای ئەوانەی ئەو دەوڵەتانی بوونیانەیە پێیان باشە یاسای نێودەوڵەتی تەحکوم بە ملمانەکانەوە بکات ئەو بێتە پێوەرگ و چارەسەرکردنی کێشەکان بەڵام نەبوونەکان پێیان وایە دیبلۆماسیەت و ڕێگای هەڕەشە و ڕێگای کۆمەڵێک ینی سیاست هەردوو سیاست هەم سیاسەتی ڕق پەیڕۆ دەکەن هەم سیاسەتی نەرم کە پێیان لە ڕێگای دیبلۆماسیەت کە بریتێ لە سیاسەتی نەبوو نەبەهێز و ئەوانەوە بۆیە کە ئەم دوو جۆرە لە دنیادا ئێستاش باویەوە کاری پێ دەکرێت مۆرگناتسا یەکێکە لەوانەیە کە پێی وایە ریالیزم لەسەر ئەساسی خۆپەرستی مرۆڤەکان بنیانراوە ریالیزم کە ئەم دوو گرێمەندەی باسم کرد ئەوانە تیۆری ریالیزمیان وەکو کردە فۆرمێک وەکو تیۆریزەکە لەسەر پێهێنانە ناو ناوەندە سیاسیەکانەوە خاصەتی من لێرەدا خاڵێکم دیاری کردووە خوێنەوە بۆ جەنابتان و باسی یەکەم ئەگەر جەنابتان سەرنج و تێبینێتانەوە هەڵیگرم بۆ دوای تەواوبوونی سیمینارێک یەکەم دەوڵەت ئەکتەری سەرەکیە وەکو باسم کرد دەوڵەت ئەکتەری سەرەکیە لە منداڵەکاندا دووەم سەروەری ئەوەی کە وە باسمان کرد یعنی جابۆدان جەختی دەکردەوە لەسەر سەروەری ئەم پێی وا دەبێت دەوڵەت هەمیشە سەروەری پارێزراوە بێ بۆی ئەم ریالیستەکان جەختی لەسەر ئەوە ئەکەنەوە کە بێت دەوڵەت سەروەری پارێزراوە بێ خاڵی سێمان دەوڵەت بە شێوەیە دەڵێ تەرکیز دەکاتەوە سەر هێز و ئاسایش ینی پاراستنی هێز و ئاسایش و سەقامگیری وڵاتی بەلاوە زۆر گرینگە ینی یەکێک لەو شتانە کە خاڵی ینی دوو دەکەوێتەوە لەوەی لە ئەنارکێت و لە فۆزی بێت پێی باشە دەبێت ئاسایش و سەقامگیری ناوخۆی وڵاتان و ئاسایشی نەتەوەیی ینی جەخت دەکاتەوە دەبێت پارێزراو بێت خاڵی پێنجەم کێشەی سەرەکی پەیوەندە نێودەوڵەتیەکان حاڵەتی ئەنارکیە بەمانای نەبوونی حکوومەتیەکانی لە ریالیزمدا جەخت لەو دەکاتەوە کە دۆخی جیهان دۆخێکی ئەنارکیە فەوزەویە لەبەر ئەوەی کە دەوڵەتێکی جیهانی نییە بتوانێت کۆنتڕۆڵی ینی ئەم فۆزی و ئەم ئەنارکێتی جیهان بکات بۆیە خاڵی ینی بەهێز ریالیزم لەو خاڵەکە جەختی لەس دەکاتەوە ئەنارکێتی جیهانی و نێودەوڵەتیەکانە کە ئێستا دەبینین لە جیهاندا ڕێکخراوی نەتەوە کردوەکان و بڕێن هەموو ئەو ڕێکخراوانی کە تایبەتن بەوەی کەسە ئاشتی لە جیهاندا بەرقرارکەن ینی ڕۆڵێکی ئێزگار لاوازیانەیە ناتوانین بۆ نەتەوە کردوەکان ناتوانین ڕێگا لە شەڕی ئۆکرانیا و رووسیا بووین ناتوانین ڕێگا لەم هەموو ئاشوبەکە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە هەیە و لە ناوچەکەماندایە
کەواتە ئەو جەخت لەوە دەکاتەوە دەبێت یعنی دەبێت دەوڵەتێکە بێت دەوڵەتسەنتەرێکە بێ بۆی بتوانێت خۆی پشت بە خۆی بەستێ بۆ پارێزگاری لە ئەنارکێت و فۆزیێتی ناوخۆ خۆی بکات. ئەڵێ هەموو دەوڵەتێک سیفەتی شەڕەنگەزیتیایە، هەموو دەوڵەتێک سیفەتی شەڕەنگەزیتیایە و حەزی فراوەخوازی تایە. دەوڵەتێک لەسەر حسابی دەوڵەتێک دەبێت دەوڵەتی مرکزکا بە دەوڵەتێکی تر یعنی سەر و سامانی وڵاتێکی تر بۆ خۆی قۆڕەکان بە هەر شێوەیەک بێ تەسلیمی ئیرادەی خۆی کرد. ئەمە یەکێکە لە خاڵەکانی تر. خاڵێکی دیکەی کە خاڵی بڵین حوتەمە دەڵێ هاوپەیمانی ینی هین هاوسەنگی هێز، هاوپەیمانی و هاوسەنگی هێز حاڵەتی هەمیشەییە، ینی ئەو لەسەر هاوسەنگی هێز چەخت دەکات و پیوا هاوسەنگی هێز حاڵەتێکی هەمیشەیە. خاڵێکی دیکە خاڵی هەشتا دامەزراوە نێودەوڵەتەکان یاساکان ڕۆڵیان هەیە بەڵام تەنها ڕۆڵی کاریگەریان نییە وەکو هێزێ ڕێکخراوی نەتەوەیەکان. خاڵێکی تر هێز میکانیزمێکی دیمە بۆ تێگەشتنی ڕەفتاری بەرامبەرەکان. ئەوە خاڵێکی ئەساسیکە لەناو خینەکە پێی وایە هێز یعنی تۆ وا لێ دەکە هێز وەکو میکانیزمێک بەرامبەرەکە ڕەفتاری دەوڵەتی بەرامبەر ئەناسی بەرامبەر ئەخوێنیتەوە کە ڕەفتاری چۆرە ڕەفتارێکی شەڕەوازیە، ڕەفتارێکی ئاشتی خوازانەیە، ڕەفتارێکی داگیرکارانەیە، حەزێکی فراوەخوازانەیە. ئەمە جەخت لەسەر ئەو دەکاتەوە خاڵی دێم و کۆتایی پێی وایە مرۆڤ بە سروشتی خۆی ئەمە زۆر جەخمان لێ کە مرۆڤ ئەنانی و خۆپەرستە. بۆی ئەم خۆپەرستی و ئەنانەتە لەناو سەرکردەی سیاسی لەناو قیادەی سیاسیدا ڕەنگی داوەتەوە. بۆ ئەمەش کاری لەسەر ئەو کردو بۆی بتوانێت چۆن کۆنتڕۆڵی ئەمە بکات. ئەمە لێرە بوو بە کورتەیەک بوو لەسەر تیۆری ریالیزم لە پەیوەندی نەوتەکاندا. ئێمە دواتر دێ لەسەر کتێبەکەمان بەشی دووەمی بابەتەکەمان لەسەر ئەم کتێبی دکتۆر ئەنوەرە کە یەکێکە لە ئەکادیمیستە دیارەکانی کوردستان و پرۆفیسۆرە لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی. خاڵی دێنە سەر کتێبەکە و کتێبەکەی بۆ خۆشم جارێک هەم بە شێوەی ئەکادمی خوێندومە هەم بە شێوەی خوێندومەتەوە کتێبەکە وزاری تر ڕانان بۆ کردو لە کوردستانی و لە کێنێن بڵاو کردێتەوە. کتێبەکە تیۆری ریالیزم لە پەیوەندی نێوڵەتیەکاندا نووسینی دکتۆر ئەنوەر بە عەرەبی نووسیوێتی تەمەن بەحسەکەی کاتی خۆی لێک وەزەم لێکێک لە زانکۆ وڵاتانی عەرەبی و دکتۆر نامی بەدەستێناوە. چاپخانەی جەمال ئیرفان چاپی کردو بە کتێبە کوردیەکە. وەرگێرانی دکتۆر جەمال کەریم و مامۆستا ئەحمەد عەلیە. پێکاتی کتێبەکە لە 5 دەروازە پێکاتەوە، 5 دەروازەیە، 5 دەروازەی سەرەکیە لە 430 لاپەڕە و دەروازە پێکاتەوە. دەروازەی یەکەم ئەدەبیاتی تیۆرەکەیە. باسی ئەدەبیاتی تیۆرەکە لە کار لە چیەوە سەرچاوە کرد. وەکو باسمان کرد ئەدەبیاتی تیۆرەکە لە کۆمەڵێک فەیلسوف و پیرمەندان لە سەردەمی یۆنانەوە دەست پێ دەکات هەتا سەردەمی مۆدێرنە و سەردەمی ڕۆشنگەری و سەردەمی ڕێنسانس و ئەوانە. لێەوە ئەو تیۆرەگەڵا وەکو باسم کرد وەکو هۆبز و جامبۆدان و مارکسیزم و بڵین ماکیاڤێلیۆوان ئەو لەوە ئەو ئەدەبیاتی دروست کردو و گەڵاڵە کردو وێنایەتی کردوێتی بە ڕێبازی بڵین ریالیزمی لێ بەرەمەتەوە. پێگەی تیۆر لە کتێبەکەدا دەواازەیەکی گرنگ تەرخان کراوە بۆ تیۆری ینی پێگەی تیۆر. هەموو ڕەهەندەکانی تیۆر، هەموو ڕەگەزەکانی تیۆر، هەموو پێکاتەکانی تیۆر لە کتێبەکە شی دەکاتەوە. زۆر بە وردی، زۆر بە هەمەدانی وە لەسەر بنەمای ئارگۆمێن، لەسەر بنەمای لۆژیکی بە شێوەیەکی زانستیانە بە شێوەیەکی میتۆدیانە زۆر بە وردی زۆر بە دەقیقی تەرکیزی کردوتە سەر تیۆر. لەڕاستیە ئێمە تا ئەم لەحزەیە و خەڵکی ئێمە بەعام لەسەر ینی کەمترین مەعریفەمان لەسەر تیۆرەیە. ئەین تیۆر هەر ئەو دەزانین تیۆرە و تاو نازانین ڕەگەزەکانی چەند جۆر تیۆرمانەیە و تیۆرەکان لە چیەوە سەرچاوە گرتووە و بەرهەمی تیۆر لە چی فەلسەفە و لە چی ئایدیا و فەلسەفەیەکەوە دێت. دەواازەی سێەم فەلسەفەی زانستە. فەلسەفەی زانست ئەوەی کە بە شێوەیەکە لە کاری لەسەر ئەوەی کردو کارل پۆپەر وەکو بیریانێک و چەندین زانایتر وەکو زۆکایم و وەکو کۆمەڵێک فەیلسوف و زانای گەورە کە هاتوون لەسەر ئەوە هاتووە جەختی کردوتەوە لەسەر پەیوەندی نێوتەکان ئایا فەلسەفەی زانست چ کاریگەریەکەیە لەسەر نووسینی تیۆری ریالیزم لە پەیوەندی نێوتەکاندا. کە من بۆ باسم کرد زۆری دەوێت قسەی لەسەر بکەین بەڵام من بە کورتی هەر ئەوەندە ئاماژە بە خاڵە ئەساسیەکان دەکەم. دەروازەی چوارەم
دەواازەی چوارەم بریتێ لە تیۆری پێوە نێودەوڵەتەکان ئەویش کە خۆ لە کۆمەڵی تیۆ دەبێنێتەوە تیۆری ریالیزم ئایدیالیزم تیۆری قوتابخانەی باڵین تیۆری ئینگلیزی تیۆری کۆمەڵە تیۆرەن کە ئەو جەخت دەکاتەوە سەرەوەی کە ئەمانە هەموو بڵین وەکو تەرکیزیان کردوتە سەر شێوازی پەیوەندیەکانیان لەسەر تیۆری پەیوەندیەوەتەکان قسان کردووە و جەختیان کردوتەوە بە شێوەیەکی با بڵین عەقڵانی بە شێوەیەکی فەلسەفی بە شێوەیەکی ئەکادیمیانە زۆر جەختیان لەسەر ئەو کردوتەوە کە پێم وایە وەکو باسم کرد تیۆری ریالیزم یەکێک لەو تیۆرە باوانەی کە تا ئەم ساتە کاری لەسەر دەکات. دەواازەی پێنجەم لەسەر فیمینیزمە. فیمینیزم کە ئەوەی کە جیاوازی جێندەریان ئەم تیۆرێت چکارێکێکی لەسەر داڕشتنی پەیوەندی نێودەوڵەتەکاندا کە ئەمیش ڕەنگدارەوەی لە ناو خودی تیۆری ریالیزمە ینی بەشێکی تەرخان کراوە بەوە من بابەتەکەمان ئەوەندە بوو بەڵ پێشتر ئەوەی